بازرگانی عەلوە بە هەموو شێوەیەک ئازادە لە هەج مەرزێکەوە بار بێنێت. لە ئەمڕۆوە سیارەکانی ئێمە چۆتەوە مەرزەکانی باشماخ و مەرزەکانی مەرزی سەیرانبەن و مەرزی تەوێڵە بارەکانیان بێنە خوارەوە. ئەو سیارانەی کە لە عەلوەی سلێمانی ئێمە هەمان بووە هەتا ساڵی 2011 کە وەسڵمان هەبووە لەگەڵ سیارەکانی ئێستاە سیارەکانمان تەوزیعکرێ بەسەر مەرزە ڕسمیەکاندا، تەوزیعکرێ بەسەر 3 مەرزە. یەکێک لەو خاڵانەی ترکە ڕێکەوتنی لەسەر کراوە دابەزاندنی نرخە لەلایەن ژووری بازرگانی سلێمانیەوە کە کراوە نرخەکان دوای کاک حاجیسەرۆ نرخەکانتان پێڵێ کە ڕەچاو بکرێ لەگەڵ ئەو نرخی کرایانی کە لە مەرزەکانی حاجی عومەران و لە مەرزەکانی برایم خەلیلەوە هەیە. خاڵێک لەو خاڵانەی ترکە جەختی لەسەر کراوەتەوە لەلایەن قایمقامێتی سلێمانیەوە ئەبێ هەژبارێک بۆ ئێمە بێت بارەکانمان بە سیارەی بەڕات بێتە خوارەوە. نرخەکان کاک حاجی سەرۆر باسیەکات ئەو خاڵانەی ترکە هەیە لە ساڵی 2011ەوە هەچ سیارەیەک بە ناڕسمی داخڵ کرابێ لە مەرزەکانە ئەبێ نەمێنن. خاڵێک لەو خاڵانەی ترکە ئێمە ڕازی بووین لەسەری کە سیارەکانمان لە مەرزان نەمێنن و بەناوی بازرگانەوە سیارەی نەمێنێ لە کاتێکایە کە ئەو سیارانەی تر لە مەرزی باشماخ 118 بار هەڵگری ساردکەرەوە هەیە ئەوانیشی بازرگانەکانن لە مەرزی تەوێڵە سیارە خۆڵ هەیە کە خۆڵی ئاسنەیەنن هەری بازرگانە لە مەرزی سەیرانبەن سیارەی شوشە هەیە ئەبێ ئەم بازرگانانە هیچیان سیارە نەمێنێت و مەرجەعێت بدرێتەوە بە بەڕێوەبەراتی گواستنەوەی سلێمانی.